برنانی بەڕێزی ڕوودا و مێژوو ئەم کاتتان باش و سڵاوتان لەبێت لە بەشی یەکەمی دیدارەکەمان و ئەڵقەی پێشووی بەرنامەکەمان باسمان لە چۆنێتی پێجێنانی کۆمەڵە و بزوتنەوەی چەپگەرایی کرد لە ئێران لەم بەشەدا و لە ئەڵقەی دووەم و کۆتایی دیدارەکەمان لەگەڵ زۆر بەڕێز ئیبراهیمی عەلیزادە دەبیری یەکەم و سکرتێری کۆمەڵە داش ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمۆنیستی ئێران بەردەوامی لە قسەکردن لەسەر ئەو کێشە و ململانێ نێو خۆی و دەریشانەی کۆمەڵە و بزوتنەوە ڕادیکاڵی و چەپ و کۆمۆنیستەکانی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان هەروەها باسکردن لە چۆنێتی پەیوەندیەکانی کۆمەڵە بە پارتە ئۆپۆزیسیۆنەکانی ئێران و پارتە سۆسیالیستی و ناسیۆنالیزمەکان و حیزبەکانی باشووری کوردستان و هۆکارەکانی پشت ئەوی ئینشیقاق و باڵباڵێن و خەتە جیاوازانی نێو کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران و شەڕ و پێکدادان لەگەڵ حیزبی دیموکراتی کوردستانی ئێران و کۆنگرەیەک لە دۆیەکانی کۆمەڵە و بارودۆخی ئێستای کۆمەڵە و ئایندەی ئەم ڕێکخراوە و سیاسەتی ئێران بەرامبەر بە کوردانی ڕۆژهەڵات و ئایندەی کۆماری ئیسلامی و پلانی کۆمەڵە بۆ ڕوخانی دوای کۆماری ئیسلامی و چەندین پرس و تەوەری دیکە لەم بارەیەوە بینانی ئازیز هەوڵین لەم ئەڵقەی دووەم و تەوەری کۆتاییەکە ئەم بەشانە لەگەڵ زۆر بەڕێز کاک ئیبراهیم تاوتێ بکەین و قسەی لەسەر بکەین. کاک ئیبراهیم جان دووبارە و دیسانەوە بەخێر بیت بۆ بەرنامەی ڕوودا و مێژوو خۆشحاڵ بین بە ئامادەبوونت. زۆر سپاس بۆیەوە سڵاوی دووبارە بۆ زۆر بەخێر بی. ئێمە لە ئەڵقەی یەکەم و تەوەری یەکەمی دیدارەکەمان هەوڵمانە لەسەر مێژووی کۆمەڵە قسە بکەین. بڕێک پرسیاری گرنگ مابوو بە پێویستی ئەزانم لێرەیە بچینەوە سەری بەر لەوەی لەسەر تەوەری دووهەم و کێشە و ململانێ نێو خۆی و دەرەکیەکانی کۆمەڵە قسە بکەین. ئێوە زۆربەی کات لە نێو وزگەوتەکانە لە سەرەتاوە کۆبوونە و کۆنگرە و شتانە بەست. ئەمە بۆ کۆمەلگایەکی مەیلدار بە ئاین و کۆمەلگایەکی سونەتی و داخرا و کێشی بۆ ئێوە دروست نەیەکرد لە نێو مزگەوتا کۆمەڵەیەکی چەپی مارکسی لێنینی کۆنفرانس بگرن و کۆبوونەوە بکەن و گفتوگۆ بکەن. دیارە مزگەوت تەنیا شوێنێکە کە لە وڵاتێکی کە ئەوە داپڵۆسراوە و لە هەموو ئیمکاناتی پێشکەوتن و مەدەنیەت مەحروم کراوە تەنیا شوێنێکە خەڵکتوان لێ کۆبێتەوە ینی سەرپەنایەکە بۆ خەڵک کۆبوونەوە خەڵوتەوە لە بەڵام ئێمە لە مزگەوت کۆ دەبووینەوە چمان بە خەڵک دەکوت ئێمە لە مزگەوت کۆ دەبووینەوە ڕێگای ژیانمان بە خەڵک نیشان دەدا ڕێگای مقاومەتمان پێ نیشان دەدان ئێمە لە مزگەوت کۆ دەبووینەوە باسی سەرمەسەری و ڕەنجێک کە دەیبەن و ڕێگای ڕزگاربوون لەو سەرمەسەری و ڕەنجەمان بۆ شار دەدا ئێمە لێ کۆ نەدەبووینەوە خۆ ئەهانەت بکەین بە بیر و باوەڕیان ئەزیەتیان بکەین تحریکیان بکەین ناڕەحەتیان بکەین ئێمە هەوڵمان دەدا خۆمانیان پێ بناسیێنین بکو هێزێکە لە ناخ و جرگەی ئەوانەوە هەستاوین ئێمە هێزێکی نامۆ نەبووین بۆە من مثالێک تام بێنمەوە کچی کۆمەڵە کچ دەچوو لە میحرابی مزگەوت قسەی دەکرد نەسیحەتی پیاوی دەکرد کە ئەوانە هەمووی کفرە کجبی کفرە لە کۆمەلگای سنەتیدا پسیە مزگەوت کفرە پسێ ناو میحراب و لەوێشەوە نەسیحەتی پیاو بکەیت بەڵام بۆچی ئەوە تەحمل دەکرا لەبەرەوە چی دەکوت ئەو کچە ئەو کچە نوێنەرایەتی ئەو ڕنج و ئازارانی دەکرد کە لە خوڵایی و لە دەرونی ئەو خەڵکەدا بوو و خەڵک هەستیان بەوە دەکرد کە ئەمە خۆشەویستیان و لە خۆیانن و خەڵکی خۆیانن و منداڵەکانی خۆیان ڕۆڵەکانی خۆیان تێکەڵاو بوون و جوودبوونی کۆمەڵە دەگەڵ کۆمەلگای کوردستان ڕێگایدا بەوەی کە ئێمە بیر و فکری چەپ بەرینە ناو کۆمەلگا و بیکەین بە حرەکەیەکی جەماوەری بە پێگەی کۆمەڵایەتیەوە. کاک ئیبراهیم ئێوە لە سەرەتاوە هەوڵتاندا لە شارەکان پێگەی خۆتان بەهێز بکەن ڕێکخراوی سیاسی بەهێز بکەن ڕێکخراوی کرێکاری شارەکان دروست بکەن پاشان ڕووبکەنە گوندەکان و بە یارمەتی هێزە چەکدارەکان ژاندرمە و دەرەبەکان ڕاو بنێن دوور بخەنەوە دواتر هەوڵتاندا زەوی بەسەر جوتیارانە دابەش بکەن بەڵام هەرگیز نەتانتوانی ئەم کارانە بکەن بۆچی؟ لە سەرتاوە کە ڕژیمی شاڕوخا جوتیاران زۆر نیگەران بوون لەوەی کە ڕژیمی تازە پێگەیشت و ئەو ڕێفۆرمانەی کە شا کردبووی بە تایبەت لە تەقسیمی زەویدا ئەوە دابشکردنی زەویدا ئەوانە گەرنەوە سەرجی خۆی و دەربەکان بگەڕێنەوە لەبەرەوە ترسێک پەیدا بوو ئێمە هەوڵماندا ئەو ترس و خۆفە بڕەوێنینەوە ڕەوانەوەی و ترس و خۆفە فقط بەوە دەکرا کە بە جوتیارانی هەژار و ئانێکە و نیگەرانیان پێکات بوو بڕوا بەخۆیان پەیدا بکەن و هەست بکەن بەوەی کە دەتوان بەهێزی خۆیان پێشی ئەو ڕەوتە هەڵگەڕانەوەی ئەو ڕەوتە بگرن لەولا شەوە ئەلبەتە دەرەبگو عشایر و شتان ئەندازەی خۆیان چەکدار کردبوو لە هەموو کوردستان یەکێتی جوتیاران پێکات بەڵام ئەم یەکێتی جوتیارانە لە یەکەم حرەکەتی خۆیدا توانی ئەو پاشماوەی ڕاماڵێ یعنی معلوم بوو کە پێگەی کۆمەڵایەتی دەرەبگایەتی زەمینە و ئیمکانی دەوام و مانەوەی لەو کۆمەلگایەدا
تاریخەن نەماوە بۆی زۆر زوو قەزیەکە چارە سەرکراوە ئەوەندە زمینەش لە بعض شوێنێک کە پاشماوەی مابوو دابشمان کرد تەنانەت جمهوری ئیسلامیش نەیتوانی هەمووی دوایە ئەو کارانی کە کۆمەڵە کردبووی هەڵیگەڕێنەوە سەرجێ خۆی. زۆر باشە کاک ئیبراهیم پێم خۆشە ئێستا بچینە سەر تۆرێکی گرنگ کە ویش ئەو کە لە سەرەتا و پێشێکی بەرنامەکە ئاماژەم پێ کرد بەداخەوە لەم دوایانە کۆمەڵە تووشی کۆمەڵێک انشقاق و باڵی جیاواز و خەتی جیاواز و کوتلەی جیاواز و گروپی جیاواز بوویەوە من پێم خۆشە سەرەتا لێەوە دەست پێ بکەم کە هۆکاری پەردبوونی کۆمەڵە بەم شێوەیە لە ئاوا بارودۆخێکا کە هێشتا هیچی لێوە دیار نییە کە هێشتا نەیتوانیوە 100% ئامانجە سیاسیەکانی خۆی پێکێ پەیوەندی بەچیەوە هەیە ئایا بۆچی خەتی جیاواز و گروپی جیاواز لە نێو کۆمەڵەیە دروستە بێت؟ ماوەی 33 ساڵ ماوەیەکی دوور و درێژە و کۆمەلگای ئێران و کۆمەلگای کوردستانیش کۆمەلگایەکی چەقبەستوو نەبووە کۆمەلگایەکی لە توولی ئەم 33 ساڵ بەدرێژای ئەو 33 ساڵەدا لە حاڵی گۆڕانکاری و ئاڵوگۆڕدا بوو گەلێک ڕووداوی سیاسی مهم هاتوتەکایەوە گەرێک نقطە وەرچەرخانی گرنگ لە مێژووی 33 ساڵی ئەم وڵاتەدا هاتوتە گۆڕێ حزبێکی سیاسی ڕێکخراوێکی سیاسی یا کۆمەڵی بنیادەمی سیاسی کە ژیان و خەباتی خۆیان مربوط کردبێ بە ژیان و خەباتی ئەو کۆمەلگایە ناتوانن خۆیان لە کاریگەری ئەم گۆڕانکاری کۆمەڵایەتیانە دوور ڕابگرن ئەمانەی کە ئەم ئینشعابات و گۆڕانکاریانەی کە جیابوونەوانەی کە بەسەر کۆمەڵە هاتووە نەکار بەسەر کۆمەڵ بەسەر حزب سیاسیەکانی کورد باقی حزب سیاسەکانی هاتووە بە بڕوای من ڕووداوگەلێکی ئاسایین یعنی لە کۆمەلگایەکی لە حاڵی حرەکەتدا لە کۆمەلگایەکی زیندوودا کۆمەلگایەکی خەبات و مبارزە و هەڵوێزگرت و هەمووی تەدایە بنی ئینسانەکان لە هەڵوێزگرتن لە قەزاوەتکردن لە داڕشتنی سیاست و تاکتیک بەرامبەر بە ڕووداوە گرنگەکان تووشی جیاوازی فکر و بیر و بۆچوون دەبن گەلێک شتی مهم ڕوویداوە مەسەلەن بۆ نمونە لە ئەمریکا هاتوۆتە ناوچەکە ڕژیمی عێراق ڕووخاوە توفانێکی لەو منتقێ بەرپا کردووە گەلێک ئومێد و ئارزووی بۆ بەعزی حزبێک دروست کردووە کە لەوانەیە ئەوەش ڕێگانە زیاتێک بە بۆ ئێمە ڕفۆرم خواز لە ئێران هاتوونە سەرکار هەویستویانە ڕەوتی ناوخۆی حکوومەتی ئیسلامی بە جۆرەی دیکە بگۆڕن لەبارێکەوە بۆ بارێکی کێ برن گەلێک شتی دیکەی مهم لە ساڵ شەڕی ئێران و عێراق بەرپا بووە دوای ئەو شەڕە تەواو بووە تەوابوونی ئەو شەڕە و ئاسەوارەکانی بەسەر ژیانی خەڵکدا ئاساوارەکانی بەسەر سیاسەتی ئەو وڵاتەدا دوای ئەو ناکۆچی و کێشەکانی ململانەکانی ڕۆژاوا و کۆماری ئیسلامی کە لە هەر قۆناغێکدا گەلێک مەسلەی تازەی خوڵقاندووە ئەمانە هەمووی ڕووداوی سیاسی مهمن حزبێکی سیاسی کە ژیانی بەو کۆمەلگای مربوط کردبێ ناتوانێت خۆی لەم جێژاوە سیاسیە بەری بزانێ بە بڕوای من ئینشعابات و جیابوونەوەکانی ناو کۆمەڵاوە ناو حزب سیاسەکانی کوردستان ئێران بە دەرەجەی یەکەم مۆری گۆڕانکاری سیاسەکانی ئەو 33 ساڵی پێوە دیار زۆر باشە کاک ئیبراهیم ئەگەر جیاوازیەکان یاخود باڵی جیاواز و خەتی جیاواز و دید و بۆچوونی جیاواز لە نێو هەر پارتێکی سیاسیە ڕەنگە حاڵەتێکی ئاسایی و نۆرمال بێت تا ئەوێ ئاساییە کە ئەم جیاوازیانە سەر نەکێشن بۆ پەلەمەردانی یەکتر تا ئەوێ ئاساییە کە ئەم جیاوازیانە کار نەکەن لە لاوازکردنی یەکتر پشت نەکەن لە هاوکاری کردنی یەکتر بەڵام ئەوەی کە ئێمە لە نێو پارتە سیاسی کوردیەکان چه ئەوانی ڕۆژهەڵات چه ئەوانی باشوور وەدیەکەین ئەوەیە کە جیاوازیەکان چۆتە ئاستی سەنگەر لە یەکترگرتن جیاوازیەکان چۆتە ئاستی دوژمنایەتی کردنی یەکتر من ئەمێ ئەوە پرسم کە ئەگەر جیاوازیەکان پەیوەندی بە واقع و بارودۆخی سیاسی ناوچەکەەوە هەیە شەڕی دیموکرات و کۆمەڵە لە پایچی و لە پێناویچی شەڕی کۆمەڵە و حزب دموکرات بەڕاستی شەڕێک بوو کە دەکرار و نەدایەنی شەڕێکی چارە هەڵنەگر نەبوو ڕوودانی ئەو شەڕە بە دەرەجەی یەکەم هەڵدەگەڕێتەوە سەر پاوانخوازێک کە حزبی دموکرات لە کوردستانی ئێران بووی معنی معقول نەبوو کە حزبێکی سنەتی حزبێکی جێکەوتوو حزبێک کە بەش هێزی چەکداریشی لە ئێمە گەلێک زۆرتر بوو حزبێک کە خۆی بە خاوەنی کۆمەلگای کوردستان دەزانی ئەم حزبە لە بەرابریدا کۆمەڵەیەک بوو کە ڕەوتێکی نوێ بوو ڕەوتێکی تازە بوو خۆی دەگەڵ هێزی تازە بابەتی تازە پێگەیشتووی ناو ئەو
کۆمەلگایە خەریب بوو دەگونجان بە ژمارەی چەکداری لە حزبی دموکرات کەمتر بوو بۆچی دەبێ ئێمە ینی ئەو قەدی بین بۆچی دەبێ ینی ئێمە دەست پێشکەری ئەو شەڕە بین واقعیت ئەوەیە کە کۆمەڵە دیفاعی دەکرد لە دیموکراسی دیفاعی دەکرد لە ئازادی فعالیتی خۆی ئێمە هەوڵماندا بۆ ئەوەی کە بە حزبی دموکرات بسەلمێنین کە کۆمۆنیستەکانیش لە کۆمەلگای کوردستان جگای خۆیان هەیە دەبێ ئازاد بن کەس بۆی نییە شوڕایە کە لەژێر کاریگەری ئەواندا پێکدی هەڵی وەشێنەوە کەس بۆی نییە نامیلکەیە کە بڵاو دەبێتەوە کۆی کاتەوە بیسووتێنێ کەس لە دیوارکان بیکاتەوە کەس بۆی نییە کۆبوونەوە مێتینگی جریانێکی کۆمۆنیستی و چەپ بەهۆی ئەوە کە مخالفی ئیدەئۆلۆژیک و بەرنام و شتی ئەوە تێکی بدا بەڵام بەداخەوە ئەم ڕوحیە ئەم ورەیە لەناو حزبی دموکراتە بە وردە ینی تەخفیف پێدا کرد بۆ نمونە هەر پێش ئەوەی کە دەگەڵ کۆمەڵەش ئەوقەتی کۆمەڵە بن فقط لەسەر ئەوەی کە سازمانی پێکار لە شاری بۆکان لە بەیانی لە دژی حزبی دموکرات بڵاو کردبەوە دەوری مەقەڕەکاندا سێ لە کادرەکانیان هەر لەوێدا کوشت و پێش ئەوەی کە دەگەڵ ئەوقەتی کۆمەڵە بن چی گروپی سیاسی چەپی ئێرانی هەیە لە کوردستان بنکەی هەبووە بە جۆرەی لە جۆرەکان زەبری حزبی دموکراتی وەکەوتو بە بڕوای من هۆکارەکەی ئەوە بوو ئەم حزبی دموکرات تەی زەمان و وردە گۆڕانکاریە قوڵ کۆمەڵایەتیەکانی ناو کۆمەلگای کوردستان کە لە ئاکامدا حزب و گروپی سیاسی جیاواز و بە فکری جیاوازشی لێ دەکەوێتەوە ئەوەی هەزم کرد کەواتە تۆ ئەتەوێت پێمان بڵێ ئەوەی کە دەست پێش خەری کرد لە شەڕی کۆمەڵ و دیموکراتە کۆمەڵە نەبوو بەڵکو دیموکرات بوو بە یەقین وابوو مە بەڵگە مێژوویەکان هەوە نیشان دەدەن تەنانەت ئێستا بیرەوەریەکانی بەعضی لە کادرەکانی خۆیان کە ئینساف و وجدان بسەر ژیانیاندا حاکمە کتێبەکانیان بخوێنیەوە زۆربەی زۆریان ئەو حەقیقەتانەی تێدای باشە پێت وایە ئەمە شەڕی ئیمتیاز و شەڕی پانخوازی ناوچەگەری و سەپاندنی هێز و میزاجی سەرکردایەتی دیموکرات بوو یاخود هێزی دەرەکی لە پشتێم شەڕەوە بوو بە بڕای من هێز دەرەکی لە پشتەوە نەبوو تەنیا هەڵدەگەڕاوە بۆ ئەوەی کە حزبی دموکرات پێی وابوو کە دەتوانێت لە کاتێکدا کە لە خەڵک تا ئەندازەی لە خەڵک شارەکان دوورکەوتوینەوە ئەو هاوسەنجی هێزی چەکداری خۆی بە خازانجی خۆی دەبینی دەتوانێت پێش بە فعالیەتی ئێمە بگرێ و یا وادارمان کە ئێمە واز لە خەبات چەکداری بێنین وەکو سازمانە سیاسەکانی دیکەی چەپیێران کە وردە لە ئەرسەی لە مەیدانی خەبات چەکداری لە کوردستان کشانەوە وەکو ئەمان لێ بەسەر بێ ئەگینا من بۆ میسال ئەرستان دەکەم لە کاتێکدا کە شاری مەهابادمان بەدەستەوە بوو دەست هێز سیاسەکانی کوردی وەلشکاتێکدا کە شاری سنە و شارەکانی دیکەمان بەدەستەوە بوو کێشەی کۆمەڵە و حزبی دموکرات هەر بوو بەڵام ئەو کێشەیە نەدەبوو بەرەو ڕووبوونەوەی چەکداری لەبەرەوە خەڵک دەخالەتی دەکرد دوورکەوتنەوە لە خەڵک و دوورکەوتنەوە یانی ئەوەی کە لەژێر فشاری جمهوری ئیسلامی خەڵک مەجای دەربڕینی ئیرادە و نەزەری خۆیانیان لێ سەندراوە و تعینی تەکلیفەکە کەوتە تعینی تەکلیفی نێوان هێزی چەکدار لە دەرەوە ئەو وەختە بوو کە حزبی دموکرات هەوەسی ئەوەی کرد کە بەشکەم بتوانێت بە زەبری چەک کۆمەڵە لە کوردستان بەتاق بخاتەوە و ئەو مەدانە لە هەڵسووران و چالێکی پێ چۆڵکە چونکە ئەرزیابیەکان غەڵەت بوو چونکە لیکدانەوەکان لیکدانەوەی واقعبینانە نەبوو بە بڕوای من سەر نەکەوت پێدوانیە دەسەڵاتدارانی ئێران وەک دوژمنی سەرسەخت و دیاری ئێوە وەک ئۆپۆسیۆنی ئێرانی دەستیان هەبوو بێ لەوەی کە ئێوە دەستان چێتە خوێنی یەک لەگەڵ دیموکرات بێگومان جمهوری ئیسلامی هەوڵی داواوریەوە خۆشکە بەڵگەنامە هەیە بۆ مەسەلێ هەوڵی داواوری خۆشکە بەڵام من هەوڵدانی کۆماری ئیسلامی بۆ ئەوەی کە ئەو ئاورە خۆشکە دەزانم کە دووکەڵەکەی چوە چاوی حزبی دموکرات خۆشیەوە مەسەلەن بۆ نمونە گفتوگۆکردنی بە جیاواز لەگەڵ حزبی دموکرات دەبیش لە کاتێکدا کە هەموو ناوچە ئازادکراوەکان لە دەستچوون هێز سەرکردایەتی حزبی دموکرات هاتوۆتە پشتی سنوورەکان دامەزراوە لە ئاستی ئێراندا هیچ حرەکە و جموجۆڵێکی جددی نییە ئەم گفتوگۆیەوە ئەو دانیشتنە چه ئامانجێکی دەتوانی هەبێ جگەلەوەی کە بیهەوێت تەفرەقە و دووبەرەکاتی ناو کۆمەلگای کوردستان خۆشکە لە ئاکامیشی دووکەڵەکەی چاوی حزبی دموکرات کە سەرکردایەتەکەی تاچوو بەڵام ئێوە ئەتوان گرنتی ئەو بکەن کە لە ئایندەیە شەڕی لەو جێوەرە دووبارە نابێتەوە ئەتوان لێرەوە لەم بەرنامەوە ئەو بڵن کە چیدی هیچ هۆکارێک نابێتە پاسا بۆ ئەوی کە دەستم بچێتە خوێنی یەک بەتاکید ئەوە بە یەکێک لە مەرجەکانی هەر سەشنە ڕێکەوتن و هاوکاریەک دەزانین
لە نێوان حزب سیاسەکانی کوردستاندا و پێمان وایە مادام تعهودێکی پتە و بەرامبەر بە خەڵکی کوردستان بە ڕاشکاوی بەبێ هیچ پێچوپەنایەک ڕانەگەیەندرێ و بەبێ ئەوەی کە مەلزوماتی ئەوەش پێک نییە تەنیا ئەوە نییە کە تعهودەکە ڕابگەیەندرێ بەڵکە کەش و هەوایەکی واش پێک بێ کە تێیدا بە هیچ شکڵێک لە شکلەکان ڕووداوی ئاو دووپات بێتەوە بەبێ ئەوە هیچ نەوە هاوکارێک سەر ناگرێ و پێم وایە کە دەبێت لەسەرەوە پێدا بگرین کۆمەلگای کوردستان لەوە داغدارە کۆمەلگای کوردستان لەوە زەرری قورسی بینیوە و ئێمە بەش بە حاڵی خۆمان پێم وایە هەرگیز نابێ ڕێگا بدەین شێوەیەک لە شێوەکان بە هیچ شێوەیەک حزب سیاسەکانی کوردستان بۆ چارەسەرکردن و بۆ برنەپێشی اختلافات و کێشەکانی نێوشەی خۆیان بە توندوتی نەکرد بە توندوتی بە هەر چەشنە توندوتی یەک متەوەسل زۆر باش باشە کاکی برایم دەوترێت هەر لە سەرتاوە ئەگەر بڕینەوە بۆ کێشەنی خۆیەکانی کۆمەڵا دەوترێت لە سەرتاوە دوو دیدگای جیاواز لە نێو کۆمەڵایە دروست بوون دوو خەتی جیاواز هۆکاری دروستبوونی ئەم دوو دیدگا چی بوو کێ بوون ئەوانی کە خاوەنی دوو دیدگا و دوو ئاراسی جیاواز بوون لە نێو کۆمەڵەیە سەرەتا ئەو دوو دیدگایە هەڵدەگەڕاوە بۆ هەڵسەنگاندنی ئێمە بۆ کۆمەلگای ئێران بەگشتی بۆ چوونێک ئەوە بوو کە پێی وابوو لە ئێران هێشتا پاشماوەی لە کوردستانی پاشماوەی دەرەبگایەتی ماوە و کۆمەلگای ئێران کۆمەلگایەکی نیوە داگیرکرا و نوە نیوە فێوەدالیە و لەسەر ئەساسی ئەوە ئەولەویەتی کاری خۆی بە فعالیت لە دێهات دادنا و هەوڵی دەدا بۆ ئەوەی کە بە بەسیج و بە هاندانی خەڵکی دێهات هێز کۆکاتەوە و ئەو هێزە بچێت بێتەوە بەرەو ڕزگاری شارەکان و بەرە ئازادکردنی شارەکان ئەم بۆ چوونە لەبەر ئەوەی کە دەگەڵ واقعی کۆمەلگای ئێران لەگەڵ واقعی کۆمەلگای کوردستان نەداتەوە بەتایبەت شۆڕشی گەلانی ئێران لە 1970 بە تەواوی بێپایەبوونی ئیسپات کرد و معلوم بۆ کۆمەلگایە ماوەیە کە ئەو قۆناغی تێپەر کردووە و بۆ چوونە زۆر زوو توایەوە و کۆمەڵە ساغ بۆ لەسەرەوەی کە کۆمەلگای کوردستان کۆمەلگایکی سەرمایه‌داریە چینی کرێکار و چین سەرمایه‌داری تێدا پێک هاتووە و ئەو کۆمەلگایە تووشی هەموو ئەو تەناقوزات و ناکۆچیانەیە کار کۆمەلگایکی دیکەی ئەو سەردەمەی لە وڵاتێکی دواکەوتوی سەرمایه‌داری تووشی هەیە ئەمە یەکەم ناکۆچی بوو جیاوازی بوو لەناو کۆمەڵدا کە چارەسەر کرا بەڕاستی کۆنگرەی دووی کۆمەڵە لەو ڕوانگە و کۆنگرێکی مهم بوو کە ئەو کێشەیە لەو کێشەیەدا هاوڕێیان هەمووی بە قەناعەت گەیشتن هەروەها لەو کۆنگرێدا بۆ هەر لە ئیدامەی ئەو قەناعەتە بۆ گەیشتن کە کەوایە هاوپەیمان و هێزی نەجات بەخش بۆ ڕزگاری خەڵکی کورد لە کوردستانیش هەر ئەوەیە کە لەگەڵ خەڵکی کرێکار و زەحمەتکێشی ئێران و دەگەڵ هێزی پێشکەوتنخوازی ئێران دەبێت هاوپەیمان بین تا بتوانین جمهوری ئیسلامی بڕوخێنین و لە نەتیجەی ڕوخانی جمهوری ئیسلامی کوردستانیش بە مافی دیاریکردنی سارنووس خۆی زۆر باشە کاکی برایم من ئەمەوێ زیاتر لەسەر کێشنی خۆیەکانی کۆمەڵە پێداگری بکەین و هەڵۆستە بکەین دەچینەوە بە ساڵی 2000 کە ئەو کات بەڕێز کاک عەبدوڵای موحتەدی پرۆژەی ساختکردنەوەی کۆمەڵە جێبەجێیەکا و ئیدی لە ئیبراهیمی عەلیزادە جیابێتەوە و کۆمەڵی شۆڕژگەران و زەحمەتکێشانی کوردستانی ئێران دروستەکات هۆکاری جیابوونەوەی عەبدوڵای موحتەدی لە ئیبراهیمی عەلیزادە لە باڵەکەی ئێوە چی بوو؟ بە بڕمان هۆکارێکی تەواوەن سیاسی بوو خلافێکی واقعی لە استراتێژی لە بەرنامەدا لە استراتێژیدا لە ئیدۆلۆژیدا لە هەموو ئەوانە وردە لە زەین و بێری ئەو هاوڕێیانەیە کە لە ئێمە جیابوونەوەدا شکلی گرت بوو کە ناتەبا بوو دەگەڵ ئەو خەت و ڕێبازی کە تا ئەو وەختە ئێمە ڕەچاومان دەکرد بڕوای من لە کاتێکی ئاوەدا ئاساییترین هەڵوێست ئەوەیە کە ئەوەندە ڕابوەستی تا بزانی ئایا بەیەکەوە ژیان ڕێککەوتن جۆرێک لە هەماهەنگیکردن لە چوارچەوە ئەو خلافاتشتا ئیمکانی هەیە یان نییە ئەگەر ئەوە نەبوو تەنیا ڕێگا ئەوەیە کە بە شێوەیەکی شارستانیانە خەتی خوانێک زیاکەنەوە ئەو ڕوتە بە بڕای من ئەم ڕووداوە پێم وایە ڕووداوی تەبیعی بوو هەر چەند بەداخەوە لە سەرتاوە ئەو جیاوازیانەی کە ئێستا زۆر ڕوونەیەنی ئێستا هەر نازرێکی دەرەکی هەر چاودێرێک چاو لە ڕێبازی لایانی ئێمە بکاو لە ڕێبازی لایانی ئەوان بکە دەزانێت کەمە دوو ڕوتی کابلن جیاوازن و دەزانێت ئەوانە بە یەکەوە لە ناو حیزبەکە نەدەگونجان بەڵام ئەوە دیارە بە وردە شکلی گرت ئەگەر لە ڕۆژی ئەوڵەوە چ ئەوان ئاگاه بووبان بەسەر
بۆ چونەی خۆیان بڵێن ئاگاه بوون و نیان کوتۆ چ ئاگاه نەبوو بن و وەکو ئێستا شەفاف نەبوو بێ ئێستای تر کە باسی مێژوو دەکەین وازەهەکە ئەم جیابوونەوەی ضروری بووە. باشە پرۆژەی ساختکردنەوەی کۆمەڵە چی بوو کە کاکە عەبدوڵای موحتەدی جێبەجێ کرد؟ کاک عەبدوڵای موحتەدی ئەڵێ عەلیزادە ناسیۆنالیست بۆ دیموکرات و سوسیالیزم بۆ کۆمەڵە جێدەیەڵێ. ئەمە بۆ چوونی کاک عەبدوڵای موحتەدیە سەبارەت بە تێڕوانینی سیاسی ئێوە لە نێو کۆمەڵەیە. چی بوو پرۆژەکە چی بوو یاخود ئەمە چەند ڕاستەکە تۆ ناسیۆنالیست بۆ دیموکرات و سوسیالیزم بۆ کۆمەڵە جێ واقعەوەیە کە ئەمە ئەم هاوڕیانەی کە لە ئێمە جیابوونەوە ئەوان دەیانەویست تەبەن خەتی خۆیان بەرنەپێشێ و لە سەرتاوە ئەم تەوجیه و تەوزیحی و ئەو پاساوی ئەو جیابوونەوەیان بە کۆمەڵی پرۆپاگەندە دەست پێ کرد. ئەمانە لەو کاتدا یا لە سەرتاوە لە یەک دوو ساڵی ئەوڵی سەرەتایدا دەچێتە خانەی پرۆپاگەندەوە بەڵام ئێستا وازەحێنی ئێستا لێدوانەکانیان بەرنامەیان هەڵوێستیان هەموو ئەوانە معلومە کە ئەوان ئیتر ڕەقیبی کۆمەڵە نین یعنی ئەوان ئیتر ڕکەبەرایەتیان دەگەڵ ئێمە نییە ئەوان چوونە بەرەیەکەوە کە ڕکابەری حزبی دموکراتن ینی ئێمە ئێستا منافسێکی چەپ و کۆمۆنیست کە مەسەلەن ڕێبازی جیاواز بێ خەتی جیاواز بێ بەرنامەی جیاواز بێ لە ڕواڵەتی ئەواندا نابینی ئەوان کێشەی خۆیان دەگەڵ حزبی دموکرات لەسەر ئەوەی کە دوو ڕێبازین لە یەک کاتاگۆریدا دەگونجێن دەتوان بەرنەپێشێ بەڵام بۆ ئێمە ئەو کێشەیە ئێستا ڕوونێت بە تەواو بوو. زۆر باشە دواتر ئەچینە سەر وردەکاری کێشە نێوخۆیەکان ئەمەوە بگەڕێمەوە بۆ ساڵی 1970 و دامەزرانی حیزبی کۆمۆنیستی ئێران لەلایەن مەنسووری حکمەتی و بە بەشداری و بە هاوکاری و پاڵپشتی ئێوە هۆکاری دامەزرانی حیزبی کۆمۆنیستی ئێران بۆچی ئەگەڕێتەوە و ضرورەی دروستبوونی ئەم ڕێکخراوە چەپە کۆمۆنیستی لە ڕۆژگاریا چی بوو؟ کۆمەڵە هەل لە سەرەتای پێکاتنیەوە ڕێکخراوێک بوو کە ئەوە ئامانزی بخۆی دانابوو کە ڕۆژێک لە ڕۆژان دەبێت حزبی کۆمۆنیستی ئێران پێک بێنێت تەنانەت وەختی لە 1975 هەرس بەسەر شۆڕشی کوردستانی عێراق داهات خەڵکەکە ڕۆیان کردە کوردستانی ئێران و ئەو بوو بە کارەساتێک و ئێمەش تێکەڵایی بوون و دەگەڵی دەرگیر بووین هەڵسەنگاندنمان ئەوە بوو هەڵسەنگاندنمان ئەوە بوو کە ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان خەڵکی کوردستان تەنانەت بی هەیە بە مافی دیاریکردنی چارەنووسی خۆی شاد بێ دەبێت پشتی بە پێکهێنانی حزبێکی کۆمۆنیستی سەراسری لە ئێران بەست بێ یا ئەو ئامانجەی خۆی لە ڕێگای حزبێکی ئەوە تاقیب بکە و ئەو وتە مەشهورەی کاکفال کە لە کۆتایی نامیلکەیەکدا کە سەبارەت بەم ڕووداوی هەرسی کوردستانی عێراقیەتی لە زۆر جگا لە هەموو مەقەرەکانی ئێمە هەڵاوەستراوە دەبیندرێ هەر بەیانگەری ئەوەیە بەرەوە ئێمە تەشکیلاتێک بووین هەل ئەوڵەوە ئامانزمان بوو بەڵام بۆچی لە ساڵ لە 1970 ئێمە پەلە دەکەین لە پێکەنانی ئەو حیزبە هەڵدەگەڕێتەوە بۆ کۆنگرەی دوو لە کۆنگرەی دوودا ئێمە هەستمان بەوە کرد کە فشارێک و زەختێکی زۆر کەوتوتە سەر هێزی چەپی ئێران و چەپی ئێران کەوتوتە ژێرزەختێکەوە کە دەبێت سەنگەربەندێک بکات لە بەرابەر ئەو هجوومەی کە جمهوری ئیسلامی بۆ سەری هێنابوو لە تاران سازمان ڕێکخراوە سیاسیەکان کەوتبوونە ژێر فشارەوە ڕەهبەرانیان گیرابوون بەشێکی زۆر لە کادەکانی هەڵات بوون یا ئاوارە دەربەدەربوون دەروە وڵات یادبوونە کوردستان هەموو ئەوانە هەلومەرجێکی دوژوار بەسەر چەپێراندا هاتبوو لە زیندانەکان شکنجە و ئازاری تێکۆشرانی کۆمۆنیست بە ئەو پەڕی خۆی گەیشت بۆی ئەدام هەمووانە ئێمە لە فاسلەی کۆنگرەی دوو تا کۆنگەری سێ لەسەر ئەوە ساغ بووینەوە کە دەبێ بەرامبەر بەو وەزعیەتە سەنگەربەندێک ئومێدەواریەک پێک بێ لە درێژەی ڕێبازی پێشومان ینی شتێکی تازە نامۆ نەبوو هەوڵدان بۆ ئەوەی کە حزبێکی کۆمۆنیست پێک بێ کە ئەو چەپوی پەرژبڵاوی زەربە خواردووی کە وەکو تۆ ویزەی بە دنیادا بڵاو بووبەوە لە ئێرانیش ئاوە لەژێر فشاردا بوو ئەوە ئەوەندەی کە بۆ کرێ کۆکاتەوە پێشی دارمان و ڕوخانی ڕوحیان بگرێ فکرمان لەوە کردەوە دەپێشدا و حزبە بەونەوە دروست بێ جا ئەو حزبە بە ئیمکاناتێک کە بەدەستی دێنێ بە مۆقعێتی کە پەیدای دەکا هەوڵ بدا بۆ ئەوەی کە وردە بێ بە حزبێکی جێکەوتوو یا حزبێک کە شیاوی کۆمەلگای ئێران بێ و حزبێک کە شیاوی نێوی حزبی کۆمۆنیستی ئێرانیش بێ بۆیە ئەوە ضرورەتێک بوو بەڕاستی لەو ساڵەدا و کۆمەڵە زۆر زوو لەسەر ئەو ضرورەتە بە پێی هەست بە بەرپرسیارەتێک کە بەرامبەر بە چەپی ئێراندی کرد لەسەر ئەو ڕێباز ساغ بوو. زۆر باشە دەوترێت یەکێک لە هەڵە هەرە گەورەکانی کۆمەڵایەکێک لەو کێشە گەورانی کە
کۆمەڵە وەک استراتیژی سیاسی تێکەوت تێکەڵبوونی بوو بە حیزبی کۆمونیستی ئێرانی. عەبدوڵای موحتەدی ئەڵێ کۆمونیزمی کارگەری وەک ڤایرۆز هات و کۆمەڵی تەنیەوە. بیرۆڕای ئێوە سەبارەت بەم قسەی موحتەدی بەڵام پاش وەرگرتنی پشوویەک و دواتر بەردەوام بین. بەڕێزان ناوڕێک وەرەگرین و دواتر دێنەوە وڵاتان.